قسەی من لەسەر ئەم بابەتە لەسەر هاوڕێیەتیە و لەسەر کوردستانە چووکە هەموو بەشەکانی تێدای دەر لە بەشە ناوخۆی شێت شەوکەتی کوڕانم جیاواز لە ڕاڕەوەکانی دیکە ئەو ڕاڕەوەی پشتی من جیاوازی شتێدایە ئەویش پڕێتی لا وێنەی ئەو خوێندکارانەی کە لەم بەشە ناوخۆی ماونەتەوە من لە لای کاک پشتیوانم کە ئەو وێنانەی دروست کردووە دەمەوێت قسە لەگەڵ خۆیدا بکەم کاک پشتیوان سڵاوت لێبێ سپاس دەکەم ئەگەر باسێکی ئەوم بۆ بکەیت کە بۆچی ئەو وێنانت لەسەر ئەو دیوارانە کێشاوە سەرتا من قوتابی کۆلێژی هونەر جوانەکانم قۆناغی چوارەمم دەستپێکی ئەم کارم لە قۆناغی یەکەمی شێوەکاریما دەست پێ کرد لە کۆلێژ کە هاتم بۆی زیاتر تێکەڵ بم لەگەڵ هاوڕێیانی کۆلێژم و هونەرمەندانی داهاتووە وێنەیەر هەمویانم کێشە ئیتر ساڵانە کە قۆناغی یەک سەرەتایی هاتن وێنەی ئەوانیشم لەسەر دیوارەکە زیادە کرد باش بۆ ئەوی کە وێنەت لەسەر ئەو دیوارە بنەخشێندرێ مارجەکانی چین ئەوم پێ بڵێ پێویستەکە سەرەتا تەمان فۆتۆی کەسەکەت لەلاوێ پاشان سکێچێکێکی لەسەر دیوارەکە دواتر خۆتۆی دوایەوە بە ڕەنگی ڕەش ئەمە شێوی گرافیکیە ڕەنگی ڕەش و سپیە من سپین بەکار نێنا تەنها ڕەنگی کلاسیکی دیوارەکە کە کۆن بووە تەنها ڕەنگی ڕەشەکە شێوەکان بەدەرهێنەوە ئەوانە هەمووی خوێندکاری یەک بەشنیان بەشەکانیان جیای چۆنە ئەمانە هەمووی خوێندکاری کۆلێژ هونەر جوانەکان بەڵام بەشەکانیان جیازە سینەمایە شانۆیە میوزیکە شێوەکاریە هەمووشان هەر لەو بەشە ناوخۆی ماونێتەوە ئەو مەرجەکەی بۆی ڕسمت لێرە دروست کردویان چۆنە ڕاستێکی خەریجان هەیە کە دەرچوو ئێرن کە ئەڕۆن لە دوای خۆیان یادگاری بەجێڵن بە نووسینێک لەسەر وێنەکەی خۆیان ئیتر لێرەیە ئەمە جوانەوە تاکە لە داخلی ئەم کارم کردووە هەموو شارەکانی تێدایە ئیسا خۆم خەڵکی کەلارم هەیە خەڵکی دووهۆکە کە زۆر زۆر دوورین لە یەکتر بەڵام ئەم ڕێوڕەوە ئێمە بە یەکتر بەستوەتەوە باشە ئەم ساڵ خۆت کۆتا ساڵی خوێندنتە بەڵێ باش دوای خۆت ئەم وێنەی لێرە چی لێدێ ئایا دەسڕێتەوە یاخود هەروە ئەو یادگارێک دەمێنێتەوە لێرە بەتەمای چی لێ بکە لە داهاتوودا وەڵاهی پلانمان هەیە کە قۆناغی یەک بەشی شێوەکاری وێنەکێشان قوتابی هاتە ئێرە من ئیشەکەم پێشکەش بۆ ئەوەکەم کە تەواوی بکات بڕات لەسەری ئەم لا دیوارە من ئیشی خۆمی لەسەرەکەم ئەویش لە تەنیشتی منەوە دەست پێکات مەرحەلە یەک کە هاتن وێنەیوانە کێشێتەوە بەشێک لە وێنەکان دەبینم نووسین لەسەر کراوە ئەو نووسینانە چینەگەر بۆم باس بکەیت ئەو نووسینانە یادگاری ئەوانن کە ئێرەیان بەجێهێشتووە جابەجار بە میوانی دێنەوە ئێرە ئیتر بە دیارەوە وەستن وەڵێن چ ڕۆژێک ئێرەمان بەجێهێشتەوە کێ کۆتا تاقی کردەوەمان کردووە لە پرۆسی خوێندنمانە ئەبیان وێنەی خۆتەیان ئەمان وێنەی خۆتە باشە خۆت بەتەمای چ یادگارێک لێرە بنووسی یادگاری زۆرە تاوان بینوسین بەڵام جوانترین بەش بۆ منەوە تەکەم هاوڕێیانم ناسیوە لێرەیە تاوان قسەی من لەسەر ئەم بابەتە لەسەر هاوڕێیەتیە و لەسەر کوردستانە چووکە هەموو بەشەکانی تێدای دەر ئەمانە هەر وێنەیەک چەندی کات پێچووە چەند کات دووسە تا دروستیکەی ئایا ئەوەشم پێ بڵێ کەسەکە خۆی لێرە وەستاوە تا وێنەکەی دروست کردو یاخۆ هەر لەسەر وێنەیەک لەسەر شتێک وێنەی کەسەکە کێشاوە ڕاستەکەی کەسەکان خۆیان چونکانێکیان لێرە نەبوون ئیشیان هەبوو ڕۆشتن بۆ ئیشۆمانە لەسەر فۆتۆم کرد وەکو کاتیش 20 دقیقە نیو سعات بۆ هەر وێنەیەک بەڵێ